شوێی کوردستان وەکو تورکیا پاشان تورکیا وەکو هیچ وڵاتێکی ئیسلامی نیە نەوەک ئەندۆنیسیا هەتا ئەگاتە مەغرب تورکیا داوای ئەوە ئەکا کە ئەندام بێت لە یەکێتی ئەوروپا یەکێتی ئەوروپاش مراقبەیەکە و متابعەیەکە قوانینیە داتێ پێویستە ئەم شروطانە تیانە تاکو بێ داوای ئەوەی ئێمەی بکەین نەک ئەندامێتیەکە جارە ماوەتە بۆ ئەندامێتێک لەبەرەوە تورکیا ناتوانێت هەندە تەسەڕوفات بکە وەکو وڵاتی ترێکە ئێران نەتوانێت بڵێ من نوێنەری شیعەم لە جیهانە بە کەیفی خۆی لەو سەری حوثیە جوڵێنە بۆ سەری عەلەوی حەشدی وەحشیە جوڵێنە هەرچی شتێک بکە ئەیکە بەس تورکیا ناتوانێت بڵێ من سوننیم چونکە ئەوروپا لێ قبوڵ ناکە ئیتحادی ئەوروپی لێ قبوڵ ناکە ناتۆ لێ قبوڵ ناکە تۆ جزێکی لە 25 وڵاتی ئەوروپی جێشە دەنێرین بۆ ئەفغانستان جێشە دەنێرین بۆ هەر شوێنە کە ئەمانەوێ لەبەر تۆ ناتوانانی بەناوی سوننی گەرێتیەوە قسە بکەی تەواو تورکیا وەکو هیچ وڵاتێکی تر نییە مەغریب ئەتوانێت خۆی هەرچ علاقاتی دروستکە ئەتوانێت بیکە بەڵام علاقاتی تورکیا مەحدودترە مەغریب ئەتوانێت بۆ نمونە مەسەلەن جەزائیر ئەتوانێت بڕوا چەک بکڕێ لەر شوێنەکە ئێوێ بەڵام ئەردۆغان تورکیا کە وەختێک سەفقەیەکی سیلاحی کردووە هی سەواریخی ئەرزجەو لە سین کڕی ناتۆ قبوڵی نەکردوتی نابێت چکە لەگەڵ سیستمی ئێمە یەک ناگرێت و شەڕێک ببێ ناتوانین تۆ ئەندامبی لەگەڵ ئێمە لەبەرە وردە دوورەکەونەوە لی لەبەرە تورکیا وەکو هیچ وڵاتێکی تری مسلمانان نییە بۆیە دادوگە شەشتوانیوەتی لێ خۆی بگرێت حیزبێکی لغا کرێتەوە تەواو 5,000 ناوە چەند جار ئەربەکان ڕەحمەتی خوای لێوە چەند جاری حیزب دروست کرد زۆر یەکەم جار خەڵاسی وەتەنی دروست کرد ساڵی 1969 دوای لە هەفتاویەکە خۆی هاتە پێشەوەی تر حیزبی دروست کرد ساڵی 69 عەدنان مەندەریز بوو ساڵی هەفتاویەک ئەم حیزبی خەڵاسی وەتەنی دروست کرد دوای حیزبی ڕوفاهی دروست کرد دوای حیزبی تری دروست کرد وردە ئەنجا تا گەیشتە فەزیلە تا ئەمانی شقاقیان کرد دادوگەشیان لێ دروست لە تورکیا هیچ کێشە نییە لەوەی حیزبێکت هەیە قانون نایەڵە ئەم حیزبە بێ هەڵیەوەشێنێ بەڵێەوە هەڵمانوەشان ئەڵێن 5,000 کەسە یا ئەم 1000 کەسە بۆیان نییە تا 5 ساڵ سیاست بکەن قوانینە ئەمجارە 1000 کەسی تر دێ لێرە ئەندامانی سەرەوە دروستیەکەنەوە ئەو کەسانەشە بن بە ڕاوێژکاری ئەمان بەڵام عزوێتیان بەڕەسمی نابێت دوای 5 ساڵ لەسەریان لاچێەوە تو ئەم ببن بە ئەندامی پەرلەمە ئێمە کەی لە کوردستان شتی وایە کوردستان قانون نییە کوردستان دارستانە هەڕەمەکیەکە هەروە ئەڕوە ئەنجا کوردستان ئەڵی باخی بێپەرژینە پڕە لە مخابراتی دنیا لە تورکیا کەسێ ناتوانێت بەبێ ڤیزە بچێتە وڵاتێک بیگرن یەکسەر سنووردار شێکەنەوە بەڵام کوردستان ئایەتوڵای حوشتری یان سەرباز تیمساحی مخابراتی ئێرانی و تڵاحات بە کەیفی خۆی ترانتێنی تیاکرد ئێران تەسیری هەبوو لەسەر دانەنانی نائیبی محافظ لە سلەیمانیە سەش تەسیری هەیە لە هەناویانە